دوای ئۆپەراسیۆنەکەی 2 هەفتەی ڕابردووی سوپای عێراق لە ناوچەی پەڵکانە و بناری چیای غەڕا ئێستا و هێزە لە ناوچەکەدا نەماوەتەوە. بیرەنەوتەکانی پەڵکانش کە پێشتر پۆلیسی نەوتوگازی هەرێم چاودێری دەکرد سوپا لێوە دوورە. ناوچەکە بەشێک لە تێرۆریستە پەرتەوازەبووەکانی داعش خۆیان تیادا حەشار داوە. وەکو پێویست ئۆپراسیۆنەکان سەرکەوتوو نەبوو چونکە زۆر بە مەکشوفی ئەو هێزە هات و کە هاتنیش هیچ ڕوبەڕووبوونەیەک ڕووی نەدا بۆ ماوەی 24 سعاتێک لە سونە نەبوون و پاشەکشیان کردە. ئەگەر بۆ سەر بیرەنەوتات بێتن یان دەستیان بەسەر بیرەنەگرتە ئەوە بارەگایان دروستە کرد و ئەو هێزانە لەوێ ئەمانەوە. بەڵام من دڵنیاتەکەمەوە یەک پۆلیسێک یەک سەربازێکی سوپای عێراق لەو سنوورە و لە نزیک ئەو بیرەنەوتانە نەماون. بۆ ماوەی 2 ڕۆژ لە منتیقەکەمەوە بە تایبەتی لە منتیقەی پەڵکانە و شۆراو ئەتر دیعای وایە نەکرد گوایەک لەو شەریکە نەوتانەمانە و ڕەبایان لێداوانە بەڵام بە دڵنیاوە نە ڕەبایان لێداوە و نێشمانەوە گەراندا بۆ شوێنی خۆیانیش. پەڵکانە و چیای غەڕە ناوچەیەکی بەرین و سەختە. ئۆپەراسیۆنەکەی سوپای عێراقیش کە ئامانج لێی لە ناوبردنی پاشماوەکانی داعش بوو بێئەنجام بوو. بەشێک لە تێرۆریستە پەرتەوازەبووەکان بەرەو ناوچەکانی حەمرین هەڵاتن و بەشێکی تریشیان هێشتا لە حەشارگە نهێنیەکانی خۆیانن لەو سنوورە. دیارە سوپای عێراق هیچ ئامانجێکیان نەپێکا ئەو جێگانەی داعشیان دۆزیەوە شوێنەکانی خۆیان چۆڵ کردهبوو هێزێکی 50 کەسیان بەرەو ناوچەی گوڵمکەوە و کاکەخان و قوڕیچایی خۆیان لادابوو لە شاڵاوەکە و بتوانیشیان خۆیان دەرباسکەن. سوپای عێراق 2 ڕۆژ دوای ئەو ئۆپراسیۆنە یەک سەربازیشی تەنانەت نەک لە پەڵکانە و لە غەڕەوانە تەنانەت ئەگەر بچی بۆ دووز بەدەستی ڕاستە بەنزیخانەیەک هێز سوپای عێراق لێ ماونەتەوە. یعنی لەوێشەوە 6 کیلۆمەتر 7 کیلۆمەتر لە پەڵکانەوە دوورەکە. دیوی ڕۆژهەڵاتی چیای غەڕا کە ئاوایەکانی داودە و ناحی نەوجولە لەژێر کۆنترۆڵ و پارێزراوی هێزی پێشمەرگەدایە. ژیان لەم ناوچەیەدا ئاسایی و ئارامە. پەڵکانە و غەڕا بە دیوی خورماتوودا و بلۆکە نەوتیەکەی ناوچەکەش دوورە لە کۆنترۆڵی سوپای عێراقەوە. سامان کەریم کورد سات نیوز سنووری ناحی نەوجول.